إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆشت، کۆتایی پێهات، بەڵام مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆشت فێری ئەومانی کرد کە ئێمە دەتوانین 12 مانگە نوێژ بکەین. چونکە ئەگەر ئێمە توانیمان مانگێک بە جوانی نوێژ بکەین، کەواتە دەتوانین نوێژەکانمان بە جوانی بکەین. نابێتە عوزر بۆ ئینسانێک دوای مانگی پیرۆزی ڕەمەزان واز لە نوێژکردن و عیبادەتی خوا بهێنێ، چونکە ئەم مانگە فێرمانی کرد کە ئێمە دەتوانین نوێژەکانمان بکەین بە کاملی و بە جەماعەتیش. کەواتە چی عوزرێکەی بۆ کەسێک لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لە یەکەم ڕۆژی جەژنە واز لە نوێژ و عیبادەت بهێنێ؟ بەڕاستی خوای پەروەردگار دەفەرمێ وەعبد ڕەبەکە حەتتا یەئتیەکە اليەقین. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، عیبادەت بۆ پەروەردگارت بکە هەتا ئەو ڕۆژەی مردن یەخت دەگرێت. خوای پەروەردگار ئەم عیبادەتە پیرۆزانەی داناوە، نوێژ و عیبادەتەکانی تر بە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆتایی هات، کۆتایی بە نوێژ نایە. نوێژکردن بەوە کۆتایی دێت کە ئینسان کۆتایی بە تەمەنی بێت. تۆی بەڕێزە بێ ئاگاداری ئەو خاڵە بیتە، ئەو کەسێک کە وازت لە نوێژ هێناوە، دووبارە وازت لە مزگەوت و عیبادەت هێناوە، ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بی تۆ عوزرت نییە لای خوای پەروەردگار. و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە یەکەم شتێکە محاسبەی تۆ دەکات لەسەری نوێژەکانتە. تۆ لە یەکەم پرسیار، لە یەکەم محاسبە تۆ ڕزگارت نابێ، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی نوێژەکانی نەکرد بێ، خەمساردی بوو بێ لە نوێژەکانیدا، فەقەد خاب وەخەسیرە، ئەوە دۆڕاندوێتی، دنیا و قیامەتی دۆڕاوە. ئەو کەسەی ڕوو لە خوا نەبێت، خواپەرست و خوانەناس نەبێت، دۆڕاوە. لە دنیا و قیامەت بەشی شەرمەزاریە، چونکە ئینسانێک دژایەتی خوا بکە، ئینسانێک بە قسەی خوا نەکات، ئینسانێک ئامادە نەبێت لە دوای مانگی ڕەمەزان سەر بۆ خوای پەروەردگار نەوی بکات، دۆڕاوە. پێویستە بە خۆی دابچێتەوە، پێش ئەوەی لە قیامەت لە محاسبەدا لە یەکەم پرسیاردا بدۆڕێ و تیا بچێت، پێویستە بە خۆی دابچێتەوە. ئایا خۆی گەورە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم بە خەڵکیان فەرموو مانگی ڕەمەزان نوێژ بکەن و تەواو؟ شتی وایان فەرمووە؟ یەک ئاەتێکەیە فەرموو بێتی بەس تەنها مانگی ڕەمەزان نوێژ بکەن، بەس تەنها مانگی ڕەمەزان وەرن بۆ مزگەوت؟ هیچ حەدیثێکەیە بە هەمان شێوە؟ نەخێر، تەنها شەیطانە گومڕات دەکات. ئێستا خەڵکی وا هەیە مانگی ڕەمەزانی گرتووە ئەڵێ لە غەزای بەدر و ئوحودا بەشداری کردووە، ئەوەندە خۆی بێ موهیمە، بەڵام ئاگال لەوە نییە کە خوای پەروەردگار چەندی لێ قبوڵ کردووە، چەندی لێ قبوڵ نەکردووە. خوا پێویستی بە عیبادەتی ئێمە نییە. کەواتە مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد دەتوانین نوێژ بکەین بە بەردەوامی، و عوزریشمانیە لە دنیا و قیامەت کە نوێژ واز لێ بهێنین. مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد کە ئافرەتان دەتوانن باڵاپۆش بن، فێری ئەومانی کرد کە ئافرەتان مانگێک بتوانن خۆیان داپۆشن، دەبێت زیاتریش خۆیان داپۆشن، چونکە ئەوان ڕێزی ئەم مانگە پیرۆزە دەگرن. لەبەر ئەوەی خوای پەروەردگار ئەم مانگەی بە پیرۆزانیوە، ئەی بۆ ڕێزی ئەو پەروەردگارە ناگرن کە فەرمانی پێیان کردو خۆیان داپۆشن. خوای گەورە گەورەی ئەم مانگی ڕەمەزان. خوشکە بە ڕێزەکانم، بێگومان وەڵامەکەی ڕوون و ئاشکرایە. خوای گەورە مانگی پیرۆزی ڕەمەزانی پیرۆز کردووە، گەورە کردووە،
کەواتە ئەم مانگی پیرۆزە فێرمانی کرد خێزانەکانمان کچەکانمان دەتوانن خۆیان داپۆشن کاتەکانی تریش. و ئایا لە قورئان و حەدیثە قەت خوای گەورە فەرموویەتی ئافرەتان دوای مانگی ڕەمەزان لەچکەکانتان فڕێدن، دوای مانگی ڕەمەزان باڵاپۆشی وەز لێ بهێنن؟ قەت پێغەمبەری خوا وای فەرمووە صلی الله علیه وسلم بە خەڵکی نەخێر. لە ڕۆژی قیامەتا تۆش بە پرسیاری خێزانەکە سافیرەیە، لەوانەیە خوشکەکەت ڕۆشتی بێ دەسەڵاتە بەسەریان نەما بێ، بەڵام خێزانەکەت لە پێش هەموو کەسێکەوە تۆ بە پرسیاری لێی ئامۆژگاری خێری بکە. کەواتە ئەم مانگە پیرۆزە فێرمانی کرد خوشکە بەڕێزەکان دەتوانن بەردەوام خۆیان داپۆشن. و مانگی ڕەمەزانیش تەنها خۆداپۆشین واجب نەکراوە. بۆ خوشکە بەڕێزانە دەڵێم ئێوە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، دەڵێن بەڵێ بێگومان. دەی خوای گەورە و میهرەبان دەفەرمێ یا ئەیوهە النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. أي خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە خێزانەکانت بڵێ، بە کچەکانت بڵێ، بە ئافرەتانی ئیماندار بڵێ، هەموو ئافرەتان ونساء المؤمنين. تۆ ئیماندار نیت بە تۆش دەڵێ خۆیان داپۆشن، جلوبەرگی باڵاپۆشی و جلوبەرگی شەرعی لەبەر بکەن. کەواتە تۆ خۆت بە موسڵمان دەزانی بە فەرمانی خوا لە قورئاندا فەرمانت پێکرا خوشکی بەڕێزم خۆت داپۆشی، نەک مانگی ڕەمەزان. خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچەکانی کچی سەحابە و ژنی سەحابە دوای مانگی ڕەمەزان چیان لێ هات؟ ئەمە شەیطانە دەیەوێت ئێمە گومڕا بکە، چونکە هەدەفی شەیطان چی بوو؟ لە قورئانە باس کراوە. کاتێکە بە ئادەمی وت سەلامی خوای لەسەر بێ بەری ئەو دارە بخۆ لە بەهەشتا ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما. خوای گەورە دەفەرمێت جلوبەرگی لەبەر ئادەم و حەوا داکەند بەهۆی تاوانەکەەوە لەبەریان داکەندرا، جریان لەبەران نەما بۆ ئەوەی کە عەورەتیان ببینێ، بۆی لاشەیان ببینە. شەیطان دەیەوێ خوشکی بەڕێزم تۆ داپۆشراو نەبیت، تۆش لەبین دووشتای. خوای گەورە دەفەرمێ خۆت داپۆشە، شەیطانیش ئەڵێ خۆت مەگە بە پیرێژن. بە قسەی کامیان دەکەی؟ مانگی ڕەمەزان توانیت خۆت داپۆشی، ئێستش بەردەوام بە پشتیوانی خوای گەورە، ئیستیقامەت هەبێ. بەڕاستی کارەساتە، خەسارەتمەندیەکی زۆر گەورەیە. خوشکێکی بەڕێز یەک مانگێک بەردەوام وەستاوە، دوعای کردووە، قورئانی خوێندووە، خۆی داپۆشیوە بۆی خوا لێ ڕازی بێت. ئەمە کارەساتە، داوای کردووە خوایە لێم خۆش بە، خوایە گیان لێم ڕازی بە، بەڵام تەماشا دەکەی دوای مانگی ڕەمەزان لە ڕۆژی جەژنەوە ئەو جلەی کە خوا پێی ڕازیە فڕی دەدات، ئەو لەچکەی کە خوا فەرمانی کردووە بیدەی بەسەریا خۆی فڕی دەدات، یا دەیکاتە نیولەچک یا دەیکاتە ملی یا هەر فڕی دەدات. خوا نەیفەرمووە لەچک بکە ملت، لەچکەکە کاتە ملی، یا خوا نەیفەرمووە نیوەی قشت با بە دەرەوە بێت، نیوەی پرچەکەت با بە دەرەوە بێت. ئەوە کارەساتە یەک مانگێکی ڕێک تۆ داوات کرۆ خوا لێت ڕازی بێ، داوات کرۆ خوا لێت خۆش بێ. ئەی خوشکی بەڕێزم بۆ ئێستا فڕێتدا لەچکەکەت، باڵاپۆشەکەت کووە؟ بۆ بە قسەی شەیطان دەکەی. ئەگەر بە قسەی شەیطان بکەی لە قیامەت لەگەڵ شەیطانە لە دۆزەخدا دەبیت، ئەگەر بە قسەی پەروەردگاریش بکەی لە بەهەشتی پڕ ناز و نیعمەتا دەژیت. بۆیە پاداشتی باڵاپۆشیەکەت بەهەشتی خوایە، پاداشتی سافیرەیەکەتیش دۆزەخە، بۆ خۆت هەڵی بژێرە. مانگی ڕەمەزان فێرمانی کرد دەتوانین خوشکەکانمان و کچەکان و ژنەکانمان داپۆشین و داپۆشراو بن. کەواتە شەرم لە خوا بکە پێش ئەوەی کە شەرم لە مانگی ڕەمەزان بکەی. شەرم لەو خوایە بکە کە بەیانی دەگەڕێیتەوە خزمەتی محاسەبەت دەکات لەسەر ئەوەی کە تۆ بۆ سافیرە بووی، بۆ خۆتدا نەپۆشی فەرمانم پێکردی. ئەو کاتە خوا غەزەبی لێت گرت. کەس هەیە فریادکەی خوشکی بەڕێزم؟ نەخێر. مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمەی فێری ئەوە کرد کە ئێمە دەتوانین قورئانی پیرۆز بخوێنین، کەم یا زۆر. ماگە من مادام من مانگێک بتوانم بە دوای یەکدا یەک مانگێک لەسەر یەک قورئانی پیرۆز بخوێنم، دەتوانم دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە قورئانی پیرۆز بخوێنم. کەواتە ئەم مانگە پیرۆزە
فێرمانی کرد دەتوانین قورئان بخوێنین، دەتوانین قورئان بەدەستمانەوە بێ، قورئان لە باوشمانە بێ، دەتوانین بیخوێنین، کەواتە قورئانتان لەبیر نەچێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قورئان بخوێنن چونکە قورئان لە ڕۆژی قیامەتە دێت شەفاعەتەکە بۆ ئەو کەسێک کە خوێندوێتی و کردەوەی پێکردووە. بۆیە ئەم مانگە فێرمانی کرد دەتوانین قورئان بخوێنین. عزرمانی هەتا مانگی ڕەمەزانی داهاتوو کێ دەڵێ پێی دەگەین واز لە قورئان بهێرین و قورئان نەخوێنینەوە؟ ئافرەتی وایە پیاوی وایە ئەم ڕەمەزانە الحەمدە چەند خەتمە قورئانی کردو، دوای مانگی ڕەمەزان تەواو بە مانگیش خەتمەیەکی بۆ ناکرێ. بۆ لەبەرەوە شەیطان تێمان بەردەبێ، ئەگەر کەسێک لە ئێمە ئیمانەکەی ضعیف بێ بێگومان شەیطان زیاتر زاڵە بێ بەسەریا. بەڵام کەسێک ئەهلی قورئان بێ دوای مانگی ڕەمەزان واز لە قورئان ناهێنێ. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە تابعین پیاوچاکان تەنها مانگی ڕەمەزان قورئان نەخوێند؟ نا وەڵڵا، بەردەوام بوون. ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ کاتێک کە شەهید کا قورئانەکەی بەدەستەوە بوو، قورئانەکەی بەدەستەوە بوو. کەواتە قورئان بخوێنە بۆی لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ بکە، بۆی لە ڕۆژی قیامەتە شکاتت لێ نەکا. ئەی نازانی ئەگەر قورئان بەرە ڕووت وەستا لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە شکاتی لێت کرد چی دەڵێی بەرامبەری؟ کەواتە مانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد دەتوانین قورئانی پیرۆز بخوێنین و بەردەوام بین لەسەری. کەواتە ئینشاءڵڵا با ئیستیقامەمان هەبێ بەردەوام بین لەسەر قورئان خوێندن بۆی لە ڕۆژی قیامەتە دڵخۆش و بەختەوەرمان بکە بە پشتیوانی خوای گەورە. یا ربی خوایە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەت لێمان قبوڵ کرد بێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد کە ئێمە دەتوانین خۆمان لە غەش و لە خیانەت و لە حەرام بپارێزین. مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمان پاراست لە غەش، لە حەرام خواردن، کەواتە دەتوانین دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە خۆمان لە حەرام بپارێزین، ماڵی خەڵک بە حەرام نەخۆین، غەش و خیانەت نەکەینە خەڵکی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت بە ئێمەی فەرمووە دوای مانگی ڕەمەزان ئاسایی غەش بکەن، قۆڵی خەڵکی ببڕن؟ خوای گەورە فەرموویەتی نەخێر. لە قورئان و حەدیثە نەهاتووە تەنها مانگی ڕەمەزان حرامە غەش بکەی، تەنها مانگی ڕەمەزان حرامە حرام بخۆی، دوای مانگی ڕەمەزان احتیادیە. نەخێر، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار، ئەوەی فڕوفێڵ بکە بۆ ناو جەهەنەمە. نەفەرمێ دوای مانگی ڕەمەزان ئاساییە. کەواتە فێڵکردن، غەشکردن حرامە هەتا ئەو ڕۆژەی دەمریت. مانگی ڕەمەزان حرامت واز لێ هێنا، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لەسەری کە حرام مەخۆ، حەڵاڵ خۆر بە. کەواتە ئەو مانگە فێرمانی کرد دەتوانین کۆمەڵە شتێکی وازی لێ بهێنین. دەی دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لە حەڵاڵ خواردن، خۆ تووشی حرام مەکە، حرام خۆر مەبە، چونکە سەرنجامەکەی بۆ ناو ئاگری دۆزەخە. سبحان الله، لە مانگی ڕەمەزاندا کەسێک لە ئێمە دەترسێ یەک تکێک ئاو بڕواتە قورگیەوە. هەومان ناترسین کە بە ڕۆژوین؟ ئەترسین یەک قومێک یەک تکێک ئاو بڕاتە خوار بە ناو قورگمانە. بۆچی دەترسین؟ چونکە دەڵێن ئاو خواردنەوە حرامە، تەئسیر لە ڕۆژەکەمان دەکات. لەوە بەهێزتر، لەوە ورتر دەترسین لەوەی کە قەترێ بکەینە چاومانەوە تاڵی قەترەکە لە قورگمان بدا. پرسیارەکەین ئایا ئەگەر تاڵێکی لە قورگمان بدا، تاڵی قەترێک کە کردوتە چاوتەوە چۆتە خوارەوە بەناو قورگت، ئەترسی لەوەی کە ڕۆژۆکەت بەتاڵ بێتەوە؟ ئەگە پرسیارتان لێکم بۆ ئەوەندە بەوردی پرسیار دەکەن و لی دەکۆڵنەوە، دەڵێن با ڕۆژەکەمان بەتاڵ نەبێتەوە، چونکە ئاو خواردنەوە حرامە. چونکە حرامە کاتێکە بە ڕۆژوو دەبیت شتێک بڕاتە ناو قورگتەوە تا ڕۆژوو دەشکێنی. ئەی مانگی ڕەمەزان فێری ئەوەی کردی ئەبێ خۆت لە حرام بپارێزی،
ئەی بۆ دوای مانگی ڕەمەزان حرام دەخۆیت و گوێت پێی نییە، کەواتە فێر بە فێری ئەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزان فێری حەڵال خواردنی کردی، فێری ئەوەی کردی لە حرام و لە غەش و خیانەت بە دوور بی، چۆن خۆت دەپارێزی لە قەترێ لە تکێک ئاو بۆی ڕۆژۆکەت نەشکێ، چونکە دەڵێ حرام و تەئسیر لە ڕۆژۆکەم دەکا، دڵنیا بە حرام خواردن تەئسیر کاریگەری تەواوی هەیە بەسەر دین و ئیمان و قیامەتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر لاشێک بە حرام گەورە بێ قابیلی ئەوەیە ئاگری دۆزەخ بیسووتێنێ، غەش حرامە. و دەفەرمی ئەو کەسەی حرام بخوا و لاشەی بە حرام گەورە بوو بێت، خوای گەورە چوونە بەهەشتی لەسەر حرام دەکات. دوای مانگی ڕەمەزان غەش حەڵاڵ نییە، لە بازاردا غەش مەکە، بۆ کەس غەش مەکە، نە بۆ کچ نە بۆ کوڕ نە بۆ بووک و نە بۆ زاوە نە بۆ ژنە و بۆ هیچ کەسێتر. غەش مەکە، خۆت گونەحبار مەکە، ڕاستیەکان بە مشتری بڵێ، ئەو مشتریە بخەڵەتێنی خوات پێ ناخەڵەتێ. ڕۆژێک دێت باجی هەموو پارەکانت دەدەی فلس بە فلسی، دینار بە دیناری، دۆلار بە دۆلاری، سنت بە سنتی. کەواتە ئاگاداری خۆت بە. مانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد دەی خۆمان چۆن لە تکی ئاو دەپارێزین، لە پارویەک نان دەپارێزین بۆی حرامە و گونەحبار نەبین. دەی با دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە خواناز بین، خواپەرست بین، حەڵاڵ خۆر بین، دوور بین لە حرام و لە غەش و خیانەت. مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد دەتوانین یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەینە دوای مانگی ڕەمەزانیش. ئەم مانگە سەخی بووین، هەر کەسێک حاڵی خراپ بواە دڵمان بۆی ژانی دەکرد و یارمەتیمانەدا. مەبەستم سوالکەرەکان نییە، سوالکەرەکان واز لێ بێن، ئەوانە فەقیر نین، غێری سوالکەرەکان دەڵێم. مانگی پیرۆزی ڕەمەزان فێری بەخشینمانی کرد، فێری ئەومانی کرد ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ. دوای مانگی ڕەمەزان بە هەمان شێوە فەقیر و هەژارە ڕاستەقینەکان، ئەوانەی کە بەڕاستی فەقیر و هەژارن، با دوای مانگی ڕەمەزانیش بەپێی توانای خۆمان یارمەتیان بدەین. خۆخوا نەیفەرموون بەس زەکات بدە، ئەی دوای زەکات ئەی خێر و سەدەقە یانی چی؟ کەواتە ئێمە دەتوانین سەخی بین، دەتوانین ببەخشین بەپێی توانە. دەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم؟ دەفەرمێ هەموو بەیانیەک بە درێژایی ساڵ، هەموو بەیانیەک کە بەیانی دەبێتەوە، دوو مەلایکە لە ئاسمانەوە دێنە خوارەوە، هەموو بەیانیەک. ئەمە دووبارە بێت و هەموو ڕۆژێک، بەس مانگی ڕەمەزان نییە، هەموو ڕۆژێک دوو مەلایکە دێنە خوارەوە لە ئاسمان سەلامی خوایان لەسەر بێ. یەکێکیان دەڵێ اللهم أعطي منفقا خلفا، ئەوە کتیشان دەفەرمێ اللهم أعطي ممسكا تلفا. یەکیان دەفەرمێ لەو مەلایکە کە دوعاشیان قبوڵە، دەفەرمێ خوایان هەر کەسێک ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ یا ڕەبی خوایە بۆی پڕکەرەوە، هەزار دیناری بەخشیوە هەزارەکەی بۆ پڕکەرەوە. یەکێکیشیان دەفەرمێ مەلایکەی دووەم سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێ خوایە گیان ئەوەی ماڵ و سەروەت و سامان نابەخشێ و گرتوێتی خوایە لە ناوی بە ماڵ و سەروەت و سامانەکەی. پێت خۆشە مەلایکە دوعات بۆ بکە یا دوعات لێ بکات؟ دەسوێن بەخوا، یا دوعات لێ ئەکرێ یا دوعات بۆ ئەکرێ ڕۆژانە. جا ئەو کەسەی ببەخشێ خوا بەرەکەت دەخاتە ماڵ و سەروەت و سامانی ئەو، چونکە هەموو ڕۆژێ مەلایکەی خوا دوعات بۆ کە خوایە بەرەکەت خەیتە ئەو ئینسانەوە، ماڵی ئەو ئینسانەوە کە دەبەخشێت. ئەوە کەش دەفەرمێ خوایە ماڵی ئەو کەسە لە ناو بەری کە نابەخشێت. بۆی دوای مانگی ڕەمەزانیش فێر بە ڕۆژانە شتێک ببەخشە، ئەگە 250 دیناریش بێ، ئەگە 1000 دیناریش بێ بیبەخشە. مناڵە برسا نامرێ، بەخوا دڵنیا بە مناڵە دەبرسا نامرێ، بەپی توانای خۆت ببەخشە، دڵنیا بە هەموو ڕۆژێ مەلایکە دوعای خێرت بۆ کا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر لە تەخورمایەکت بەخشیوە بە کەمی مەزانە، یەک لە تێخورما نەک خورمایە کاملیش، خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بە لە تەخورمایەکش بوو، کەواتە ئەگەر لە تەخورمایەکشت بەخشی بە کەمی مەزانە، 250 بەخشی لەوە باشترە کە هیچ نەبەخشی، 1000 دینار بدەی لەوە باشترە کە هیچ نەدەی. بەڵکو ئەو مەلایکە بەردەوام دوعای خێرت بۆ بکا، بڵێ خوایە گیان ئەوەی کە دەبەخشێت بۆی پڕکەیتەوە. پێت خۆشە دوعاکەی مەلایکە بۆ تۆ گیر بێ، پێت خۆشە ژیانت خۆشتر بێ، پێت خۆشە بەرەکەت بخەوێتە ناو ڕزق و ڕۆزی و هەموو شتێکتەوە، پێت خۆشە بەرەکەت تێ بکەوێ، بێگومان پێت خۆشە. دەی ئینشاءڵڵا ببەخشە،
لە پێناو خوادا، چونکە ئەم دوعایە بەردەوام بۆ ئێمە دەکرێت. جا مانگی ڕەمەزان زۆر شتی فێرمان کرد، وانەیەکی زۆری فێری ئێمە کرد، تەنها مانگێک نەبوو ڕۆشت، بەڵکو کۆمەڵێک دەرز و عیبرەت و ئامۆژگاری و مەدرسەیەک و قوتابخانە و زانکۆیەک بوو ئێمەی فێری زۆر شت کرد کە ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ، برسیمان بوو بزانین کەسانێک هەیە برسیانە، کەسانێک هەیە ئەحتیاجن. بۆیە برای بەڕێزم بەخوا خەڵکەیە زۆر فەقیر و هەژارە. مسلمانێک لەم ڕەمەزانەدا وتی حەز دەکەم هەندێ ماڵە یارمەتیان بدەم، لەگەڵ ڕۆشتم بۆ هەندێ ماڵ، چونە ماڵی کابرا زۆر فەقیر بوو، وتی سوێن بەخوا ئەیناسم، زۆر چاکەی ناسم، سوێن بەخوا ئەمڕۆ 20 ڕەمەزانە ئەوەی گۆشت و مریش بێ نەچۆتە سەردەمی خۆم مناڵەکانم، نەمان خواردەوە. زۆر زۆر فەقیر و داماوە کە ناس و کارگوزارە، کرێچی و داماوە. ئەو پیاوە خێرخوازە خوالی ڕازی بێ مەبلەغێ پارەی داپێ، لە خۆشیە کابرا دەستی کرد بە گریان. ئێمە سێ کەسب هەستێکمان دەستمان کرد بە گریان، خۆمان پێ نەگیرە، لە خۆشیە ئەگریان نەزای چی بڵێت. خەڵکی فەقیر و هەژارەیە، خەڵکی شەی بەس فێر بۆ پارە کۆکاتەوە. بۆی ئاگاتان لەو کەسانە بێ ئەو فرمێسکەی کە ئەو دەیڕژێنێ بۆ خوایە کاتێک کە ئەو دەگریا ئێمەش لە خۆشیە دەستمان کرد بە گریان. زۆر خۆشەکە ئەگەر لە فەقیر و هەژارەکان بێ، ئەوانەی کە بەڕاستی فەقیر و هەژار بن، بەڵکو خوا دوعات قبول کات، خوا یارمەتی دەرت بێ ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت. یا ربی خوایە لە گوناحەکانمان خۆش بی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل سنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي خواه يان أواني فقير وهجار حاليان وجيانيان خوشكي أواني دا والله من نضليان باشكي يارمتي خلقي فقير وهجار بدن. يا ربي خواه يمني وآرامي والله من بباريزي نيوجو رجو عبادة اللي من قبول كرد به خواه يان أما قد كبيرة كفاردي قناها زورا كان من. يا ربي خواه بخاتی عظمت و گەورەی خۆت، بخاتی ناوپاک و پیرۆزەکانی خۆت لێمان خۆش بە بەهەشتی پانۆبەرینمان شاد کە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کە ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.